پەیامی من ئەوەیە کەوا نەورۆز جێژنێکی نەتەوەییە، جێژنی ئازادیە، جێژنی بەهارە. پیرۆزبایی لە هەموو لایەکەکەم، هەموو پارچەکانی کوردستان و عێراق و هەر کەسێک کە بە نەورۆز ئاهەنگەی جێڕێ، بێگومان یادی نەورۆز تێکەڵاوە لەگەڵ یادی ڕاپەڕینیش، چونکە هەر لەم ڕۆژە ڕزگارکردنی کەرکووشی دەستی پێ کە توانیان ڕزگاری بکەن ئەو کاتە، لەبەرەوە یادێکی پیرۆزتر بوو بەو شێوەیە. ومێدەوارم لەم یاددا هەموو لایەک هەوڵی یەک بوون و برایەتی و تەبایی و هاوکاری بکەن و بتوانن بەیەکەوە کارێ بکەن کە خزمەتی کورد و کوردستان بکە، خەباتی نەتەوەیی لە بیریان نەچێ. چونکە ڕاستە ئێمە هەر پارچەیە بۆ خۆیەتی، بەڵام نەتەوەیەکین دابەش کراوە و دوژمنانمان دژمانن، ئێمەژە بێ یەکگرتوو بین لەو ڕۆوە. بەم بۆنەیە و من سڵاوی ژەنێرم بۆ بەڕێز ئۆژەلان کە 20 ساڵ و زیاتر لە 20 ساڵ بە ناحەق گیراوە، داوای ئازادکردنیەکەم بێ هەموو هەوڵێ بدرێ بۆ ئازادکردنی و زۆر بە توندی دژی سیاسەتی ڕەگەزپەرستی تورکیام کە نەک هەر پەکەکە ئێستا ئەوێ هادەپیش دابخە و زۆر خراپن و بەڕێی من هەموو کوردێکە بێ سەرکۆنە و ئیدانی ئەو سیاسەتەی تورکیا بکا بەڕاستی. ئێرانیش دیسان، چونکە ئێرانیش بڕوا بە مافەکانی کورد ناکە. ومێدەوارم کە لە عێراق کورد بتوانێ مافە دەستوریەکانی خۆی جێبەجێ ببێت، لەوێش کێشەی زۆرە. لەبەرەوە بەڕێی من پێویستمان بەوەیە هەموومان بەیەکەوە لە یەک چوارچەوەی نەتەوەیە هاوکار بین، یەکگرتوو بین، تەبا بین تا بتوانین بۆ میلەتەکەمان سوودێکمان هەبێ. و طبعاً هەزاران سڵاوی ژەنێرم بۆ گیانی پاکی شەیدان، هەموو شەیدانی کوردستان، شەیدانی عێراق، شەیدانی ڕاپەڕین و ئومێدەوارم کەوا نەتەوەکەمان سەرکەوتوو بێ و دوژمنەکانی شکست خۆن.